ئەم قەرەباڵغیە بەردەرگای ماڵی ژنێکە تەمەنی 120 ساڵی تێپەڕاندووە و ئێستا پێنجنەوەی خۆی دەبینێ. سەلمە عەبدولقادر سۆرتر بەنەنە سەلمە بانگ دەکرێ. هێشتا ئەو بە ژیان دڵخۆشە و تەنانەت نایەوێ دەرفەتی وێنەگرتن لەگەڵ نەوەکانیشی لەدەست بدات. ئەوەیە کە بڵێ فڵان کەس کوڕەکە یا کچەزاکە مناڵێکی بۆڵێ چی بوو؟ ئەغڵب تەسکەرە دەرکردن ڕۆشتون بۆ بەغا بۆ بەغایش ئالیاتی وەکو ئەم سەردەمە سیارەشت نەبووە. بە پێ ڕۆشتون و بە وڵاخ ڕۆشتون کە چوون تەسکەرە شتیان دەرکردووە. نانکەسەلە 5 کوڕ و 3 کچی هەیە. نزگەی 242 نەوەی خۆی هەیە. ئەخیرنەوەی ئەوە بوو کە ئێستا بینیتان 6 ڕۆژە لەدایک بووە. بەپێی قسەی نەوەکانی لە ژیانیدا هیچ نەخۆشیێکی قورسی نەگرتووە. تاوەکو ئێستا بە پیەکانی خۆی هات و چۆ دەکات و هەموو نوێژەکانی لە کاتی خۆیدا ئەنجام دەدات. یەک شتی تری هەیە سوپاس بەخوا هەر وەکو ئەوی خوای گەورە بەشی داوە. هەتاکو ئێستا ئەم ژنە نەخۆش نەکەوتووە. ئەمەلیاتێکی بۆ نەکراوە. ئێستش لە میوە قورسترین خواردن مۆزە. نای بۆ تەنانی سێ ئێمە ناتوانین مۆزێ بخۆین ئەو بێرێ ڕۆژی 3 مۆزە خوا. بەڵام تەمەن درێژی توانای بیستنی لێ سەندووەتەوە. ئەوەی خۆتە خۆ نەنە خۆتی نەنە خۆتی نە خۆتی خۆ ئەو خۆتی لەکوێ دەرەوەورداما کاتێک دەی دوێنی خۆی دەکەوێتە قسە بێ ئەوەی تێبگا لەوەی کە لێت پرسیوە. ئەو تەمەن درێژە و ئەلبومی هەزاران ڕووداوە. بەڵام ئەو تەنیا ئەو ڕۆژەی بەباشی لە یادماوە کە ساڵی 1974 کوڕە پێشمەرگەکەی شەهید بووە. شەونەی کەپەدە پێشمەرە نێوێ گشتەیە پەدە پێشمەرە دایێ دایە لەدەستم عادل نەیوەتم کدایە بێوەدەوە تاخوا نەچێ. بۆی نەنە سەلمامان خۆشە لەبەرەوەی موجارە قسەی خۆشمان بۆ کات و چیرۆکی ساڵانی پێشمان بۆ گێڕێتەوە حەزمان لە چیرۆکە و ئێمە نەنکە سەلمان زۆر خۆشەوێ هەموو کات ئەڵێم نەنکە سەلە چۆنی ئەوژ ئەڵێ باشی ئەڵێ ماچێکم بەرمی ماچێک مەڵێ میچنە گەڕەکە ئەڵێ نا. بەپێی ئەوەی نەناسنامەی باری شارستانیدا ڕۆژی لەدایکبوونی سەلمە عەبدولقادر 1 ساڵی 1997 بە تەمەنترین مرۆڤ دادەنرێت لە جیهاندا. چونکە بە تەمەنترین مرۆڤ کە لە کتێبی ژمارە پێوانەیەکاندا واتە کتێبی گینس ناوی تۆمارکراوە ژنێکی ژاپۆنیە بە نێوی نابی تاجیما کە لە ڕۆژی 4 ساڵی 1900 لەدایک بووە و ئێستا لە ژیاندایە کە تەمەنی دەکاتە 117 ساڵ. نەنە سەلمە بۆ ئەم خانەوادە بۆتە حیکایەت خوانێکی گرنگ چونکە ئەو ڕووداوانەی لە ژیانیدا ڕوویداوە یاخود بەسەریدا هاتووە بۆ بەشێک لە نەوەکانی چیرۆکێکی نەبیسراون. هەر بۆیە بەردەوام بە تامەزرۆییەوە گوێی بۆ ڕادەگرن. جەمال ئەحمەد جەمیل، ڕوودا و شارە زوور.